پارەی کارمەندانی سەرسندوق گەیشتە هەرێم و مامۆستایانی خوێندنی کوردیش لە کەرکووک دەچنە سەر بەغداد. سڵاوتان لەبێت. لەگەڵ دەستپێکردنەوەی وەرزی دووەمی خوێندن ئەمڕۆ بەشێک لە قوتابخانەکانی سلێمانی بەهۆی دواکەوتنی موچە بایکۆتی دەوامیان کرد. لەگەڵەوەشدا مامۆستایانی وانەبێژی لە کار لادرا و جارێکی تر لە بەردەم بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی گرت بوونەوە و داوای دامەزراندنیان کرد. بۆیە پێناچێت گرێکوێرەی مامۆستایان بە ئاسانی بکرێتەوە. تەرزە عەبدوڵڵا مامۆستای لە کار لادرا و بە 1964 وت بۆ مافی خۆمان هاتوونەتە ئێرە و تاوەکو داواکاریەکانمان جێبەجێ نەکرێ بەردەوام دەبین لە گرتبوونەوە و ناڕەزایی دەردەبڕین. بەشداربووانی گرتبوونەوەکە داوایان کرد لە بری ئەو مامۆستایانەی کە خانەنشین دەکرێن دابمەزرێن و بکرێن بە گرێبەست. دوای 3 مانگ دوجار پارەی کارمەندانی سەرسندوقی دەنگدان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان گەیشتە هەرێم و پێدەچێت بەم زوانە گیرفانی چاودێران گەرم ببێتەوە. ئامەد عەزیز بەرپرسی لقی سلێمانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردننی عێراق بە 1964 وت زیاتر لە هەفتەیەکە بەغداد پارەی کارمەندانی سەرسندوقی دەنگدانی بۆ هەڵبژاردننی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان خستۆتە سەر هەژماری حسابی بانکی TPI و وتیشی تەنیا ماوەتەوە ناوەندی گشتی هەڵبژاردنەکانی عێراق لە بەغداد فەرمان بە بانکی TPI بکات بۆ ئەوەی پارەی بەسەر بانکەکانی هەرێمدا دابەش بکات و دواتر ئێمەش لە شار و قەزا و ناحیەکان پارەکە بەسەر کارمەندانی سەرسندوق دابەش بکەین. مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک کەوتونەتە خۆیان و بەڵێنیان لە وەزارەتی پەروەردەی عێراق وەرگرتووە بۆ گواستنەوەی ڕاژەکانیان بۆ سەر بەغدا. بە قسەی لقی کەرکووکی سەندیکای مامۆستایانی کوردستانیش بێت وەزیری پەروەردەی هەرێمیش ڕەزامەندە لە ئێستادا لقی کەرکووکی سەندیکای مامۆستایان دەستیان کردووە بە پڕکردنەوەی فۆرمینە ئارەزومەندانە بۆ ئەو مامۆستایانی دەیانەوێت بچنە سەر بەغدا و ماوەی 10 ڕۆژ بەردەوام دەبێت. چەند ڕۆژێک لەمەوبەر لقی کەرکووکی سەندیکای مامۆستایان لەگەڵ وەزارەتی پەروەردەی عێراق کۆبوونەوە و بە وتەی کەمال شەریف سەرۆکی لقەکە بۆ 1964 قسەی کردووە. ڕەزامەندی وەزارەتی پەروەردەی عێراقیان وەرگرتووە بۆ پڕکردنەوەی فۆرم لە مامۆستایانی خوێندنی کوردی تا ڕاژەکانیان بۆ سەر بەغدا بگوازنەوە. 7445 مامۆستا و فەرمانبەری خوێندنی کوردی ڕاژەیان لەسەر وەزارەتی پەروەردەی هەرێمە. وەک ئەوەی سەرۆکی لقی کەرکووکی سەندیکای مامۆستایانی کوردستانیش باسی دەکات بە گواستنەوەی ڕاژەکانیان هەموو 24 و 25 مانگێک موچە وەردەکردن و هاوتای بەغداد دەکرێن. تەنیا لە مەرزێکی بچووکی وەک شۆشمێ ڕۆژانە نزیکەی 1 تۆن کاڵای خراپبوو لە ئێرانەوە ئەم دیوی هەرێمی کوردستان دەکرێت. ئەگەر لایەنی بەرپرسووریە بێت دەستی بەسەردا دەگرێت و ئاو دیوی ئێرانی دەکاتەوە. ستار مەحموود بەڕێوەبەری کشت و کاڵی هەڵەبجە بە 1964 وت لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 23 تۆن و 795 کیلۆ کاڵای خراپبوو لە شووتی و بیبەر و پیاز و گەنمەشامی لە مەرزی تەوێڵە شۆشمێەوە دەستی بەسەردا گیراوە. ئاماژەشی بەوە کرد سەرجەم ئەو کاڵانیان دەستی بەسەردا گیراوە گەڕێنراوەتەوە دیوی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران. باڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکتر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە جوتیارێک ئەمڕۆ لە دوهۆک لە کاتی کێڵانی زەویەکەیدا کەوتۆ بەسەر 14 گولە ئارپیجیدا وەکو ڕێگربێستکی وتەبێژی دەستگای کاروباری مین لە پارێزگای دوهۆک بۆ 1964 قسەی کردووە ئەڵێت ئەم جوتیارە لە کاتی کێڵانی زەویەکەیدا بۆ کەوتۆ بەسەر ئەم 14 گولە ئارپیجێدا و ئەم گولانە هی سەردەمی ڕژێمی باسە و ئارەمڕۆ کە ئاگادار کراونەتەوە دەست بەجێت ئەو تیمانێکە گەشتونەتە ئەوێ گولە ئارپیجەکانیان هەڵگرتوتەوە و لە کۆگایەکدایان ناون و لەوێ دەبن پارێزراو دەبن تا ئەو کاتەی کە گولە ئارپیجەکان لەناو دەبرێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.